ئیسلام لە ماوەیەکی کەمە بە پشتیوانی خوای گەورە و بە جیهادی نەپساوی ئەو یاوەرە بە ڕێزانەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام زۆر زوو بڵاو بوو. یاوەران گەیاندیانە تابعین و ئەوانش جوامێرانە وەک کە شیاوە ئاڵای یەکخواناسیەکەیان بە هەر چوار لای جیهانە بڵاو کردو و نەبێ بڵاو بوونەوەی ئیسلامەکە بە شمشێری جیهادەکە بوو بێ وەکو کە دوژمنانی خوایڵن، بەڵکو بە دوو هۆی سەرەکی بوو. یەکەم هۆکارە زاتیەکانی خودی ئیسلام وەکو سادە و ئاسانی عەقیدەکە و ئاعتیمادکردنە سەر ژیری، هەروەها ئاسانی خواپەرستنەکانی کە لەگەڵ سروشت و واقعی هەموو مرۆڤێکە ئەگونجا، هەروەها تێرکردنی لایەنی مادی و ڕۆحی ئینسان، پارسەنگ ڕاگرتنی هەردووچیان یان گشتگیری پەیامەکەی کە بارودۆخی ژیانی هەموو کەسێکی لە هەموو چین و توێژێکی کۆمەڵگاکان ئەگرتەوە، یان ئاڕاستە شەرعیەکان کە هەموو بارودۆخێکی دنیایی و قیامەتی مرۆڤایەتی لەخۆ ئەگرت. دووەم بارودۆخی ناهەمواری ئەو وڵات و هۆز و گەلانەی ئیسلامیان پێگەیشت کە پڕ بوو لە ستەم و خراپەکاری و جەور و جەفا. هەموو گۆشەیەکی ژیانی مرۆڤایەتی ئەمانە تاریک بوو. خەڵکی چاوەڕوانی ڕزگاری خوازێک بوون، چاوەڕوانی کەسێک پەیامێک کۆمەڵێک بوون لەو پشەی و نالەباریە دەریان بێنێ، ئیتر لە ئیسلامەکەی خۆیان نەدۆزیەوە، ئومێدیان تێئەگەڕایەوە، بۆیە تاک و کۆسەر پشکانە سربەستانە ئازادانە ڕۆژانە بە ڕیزە هاتنە ناو ئەم دینەوە. ئیسلام هەرگیز باوەڕی بەوە نەبوو بە زۆر بە شمشێر دینەکە با بەسەر خەڵکیە، چونکە دڵنیایە لەوەی کە لە ناخی شوێنکەوتوانە شتیوان ناڕوێ، ناکرێتەوە بە زۆر یەکێک قەناعەت پێ بکەی لە ناخیە، لە ناخی خۆیان ئازادە، دین بە زۆر نادرێ بەسەر کەس. لەو سەردەمە و لە زەمانەکانی دواییە ئەوە لە بەرچاوی خەڵکی ڕوون بوو کە لە سەرەتای دینەکەوە چۆن بانگەوازەکەی لەگەڵ لاوازی و بێدەسەڵاتی شوێنکەوتۆکانیە لەگەڵ مستەزعەفی مسلمانانە چۆن تەشەنەی کردو، دەسەڵات داران لە بەردەم بڵاوبوونەوە مات و مەلول و عاجز وەستان، دەسەوسان و بێدەسەڵات وەستان بە زۆر فەرزی نەکرد بەسەریان. بە زۆر فەرز نەکردنی دین سیما و کرۆکی بانگەوازی خواییە. نوحی فەرموو ئەنولزیموکموها وەئەنتم لەها کارهون، چما بە زۆر پێوە پابەندتانەکەین بەسەرتانە ئەدەین لە کاتێکا کە خۆتان نەتانەوە و ئەی بغزێنن. یا کە لە پەیامی قورئانەکەشا بە پێغەمبەری نازاریە فەرموو عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەئەنتە تکره الناس حەتا یەکونوا مؤمنین، بۆچی دەشێ خەڵکی ناچارکەی تا مسلمان ببن؟ یانەی فەرموو لا ئیکراهە فی الدین قد تبین الرشد من الغی، بە هیچ شێوەیەک زۆرم لێ لە دین وەرگرتنا نییە، خۆڕێژیری لە گومڕایی جۆبۆتەوە. دەربارەی ئەو حەدیسەش کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ئومرت أن أقاتل الناس حتى يقولوا لا إله إلا الله فمن قال لا إله إلا الله فقد عصم مني ماله ونفسه إلا بحقه وحسابه على الله. كرواية بخاري ومسلمة فرمانم بيدراوة كجنگ برانبر خلشي بكم تعلن لا إله إلا الله، أقر وتيان أو يترخون سامانيان لمن حرام بي مقر ببي أو شايتمان يتر لي برسينوشيان لا إخواي قوري ما بس لونيا كشايتمان هێنانی ئەو خەڵکە بۆ خۆی پاڵنەری جیهاد کردنەکەی نا، چونکە مەبەستەکە لەوەیە کە وتنی شایەتمانەکە کۆتایی ململانێکێ. خۆ پێشتر باس لەوە کرا کە ئامانجی جیهاد بەرگریکردنە لە عەقیدە و بەها پیرۆزەکانی ئیسلام و دابینکردنی هێمنی خەڵکی و مسۆگەرکردنی ئازادی بانگەوازەکە و ئەمانی ئەو مسلمانانێ کە بەهۆی مسلمان بوونیانە تووشی سەدان کێشە و ناڕەحەتیە بوون. هەر کەسێک شەڕ بە مسلمانان بفرۆشێ یا ئەمنیەتیان لێ بسەنێتەوە و ڕێی بانگەوازە خواییەکەیان بگرێ، جەنگی دژ بەرپاکرێ، جیهاد ئەکرێ بەرامبەری تا شەڕەوەستێنێت و ئیسلامەکە قبوڵەکە، یعنی سڵحی ئیسلامەکە قبوڵەکە. ئەما خۆی وەکو دین قبوڵی بکە خۆی ئازادەتیایە.
أمش تفسير وآياتانك إخوة قرها فرمي قاتلوا الذين لا يؤمنون بالله ولا باليوم الآخر ولا يحرمون ما حرم الله ورسوله ولا يدينون دين الحق من الذين أوتوا الكتاب حتى يعطوا الجزية عن يد وهم صاغرون. وتلقلوا كساندا بجنقن كباوريان بخوا وبالروجي دوائني أو بحرام دانان كخواي قورا بحرامي دانا وبرنامج دين الراس كورناقرن لو أنا خاون كتابي آسمانين بيامي خوايان بو هاتوا تامل لي أنيانو ملكتانا جزية دا ورقرتني جزية كوتاي بشركا هيني نقنا أشار كردني برام بركة لسان مسلمان بون جزية يعني تسليم بون بسيستمي ولاتك شون يستعمل ليرين تسليم بسيستمي أمولاتانا هين أو كاتج يعني قبول كردني سيستمكية شون يستأمان إجبار ما ناكن ببين بمسيحي لإسلامك شا كس إجبار نكرا بوي ببي بمسلمان خوي آزاد لو إلى سردينك خوي منتو يعني بلام سيستمكي بي قبولا لبرو اللي أجي جزيكش بالنري جهادك نيا بلكو نشاني تسليم بونا بدا صلاة السيستمي إسلامي نقور قرتني عقيدة وبرسنكي أو خالكي سركية